خواردنی سەردانە پۆشرا و ئەو خواردنانەی لەسەر شقامەکان ئامادە دەکرێن و دەفرۆشرێن. کاریگەرییان لەسەر تەندروستیمان هەیە. چاودێری لێژنەکانی قایمقامیەت و چاودێری شارەوانی لەسەر ئەم بازاڕانە چییە؟ وڵی من بەنسبەت خۆمەوانێ یعنی زۆر نایخۆم، بەڵام کاتی بێمە دەرەوە بە سەوڵەکە بێگومان ئەم لەفانەکەی بینم تایبەتە لام لە فێ دوانە خۆم تاوەکو تێر بوو. شتەکان بۆ بە ڕۆتینیش لەواشێ زۆر یعنی ئەم شوێنە چونکە شوێنەکە گشتیە زیاترینە سەوڵەکە لەواشێ لە هاوینە ڕێژەکەکەم بێتەوە بۆ چوونە بەت دەرەوە ئەوانە لەبەر نەخۆشی و لەبەر زۆرش. ڕۆژانە بەرنامەیە سێگەزارە دوو لەفەسێ لە فاخوڕیە زۆربەی خواردنەکانمە لە دەرەوەیە. ڕووی داوە لە شوێنێک نان بخۆیت یان لەگەڵ کەسێکا بینانی لە شوێنە خوارد بێت تووشی نەخۆشی بوو بێت؟ بەڵێ شوێنی وا هەبووە سێرەکەی نان لە خواردوو لێوانە تووشی زگێشە ئادوتە تووشی نەخۆشیەک ئادوتە. خاص شتی سەر عەرەبانە ئەبێ پێشەوە سێری شوێنەکە بکەی اینجا. من وەکو خۆمی ئەزمونێکی وام نەبووە، بەڵام خەڵکم بینیەوە لێبێ تر لەو کاتەوە نەچوومەتەوە بۆ شوێنە. دەچینە لای پزیشکێکی هەناوی دەمانەوێت بزانین خواردنی سەردانە پۆشرا و تا چەند هۆکارە بۆ تووشبوون بە نەخۆشی و بەتای سکچوون و ڕشانەوە. هەر خواردنێک کە سەردانە پۆشراو بێ ئیتر لە ڕێستۆرانتا بێت لەسەر عەرەبانە بێ لە هەر شوێنێکا بێت یاخود لە ماڵیشەوە لە دوای ئامادەکردن ساعاتێ 2 ساعت بە سەردانە پۆشراوی مایەوە ئەمە هەمووی احتیمالی هەیە کە بەکتریاتیایە گەشە تەشەنە بکات یاخود ڤایرۆسیایە تەشەنە بکات و کە کاتی ئەچێتە ناو لەشمانەوە بێتە هۆی کێشەی سکچوون و ڕشانەوە. ئەوانی کە سەردانمانەکەن لە بەشی فریاکەوتن لە 150 بۆ لە 160 ئەوانەیە کە لە بەهۆی خواردنی ناتەندروستەوە خواردنی دەرەوە خواردنی سەردانە پۆشراو تووشی سکچوون و ڕشانەوە بوون و سەردانی خستەخانەیان کردو خاستە نەوەجی گەرمە. جا بۆیە ئێمە زیاتر باسی خواردنی سەر عەرەبانە ئەکرێت اینەکە لەبەرەوەی کە خواردنی سەر عەرەبانە زیاتر کراوەیە زیاتر جەوەکەی کراوەیە و زیاتر قەرەباڵغی لەسەری زیاترە. دەمانەوێت بزانین بە دوواداچوونی لێژنەکانی قایمقامیەت لەسەر فرۆشتنی ئەو خواردنانەی لەسەر شقامەکان دەفرۆشرێن چی؟ زیاتر چاودێری ئەو شوێناناکەن کە مۆڵەتی فەرمیان هەیە و ناسراویشن و ئێز لێرەشەوە داوامان لە هەوڵاتیان کرد کە ئەو خواردن و خواردنەوانە بەکاربێنن کە شیاون لەژێر تیشکی ڕاستەخۆی خۆتاودانین و خاوەنەکانیان ناسراون و ناسنامەی تەندروستیان هەیە و شوێنەکەشیان مۆڵەتێکی تەندروستی هەیە و سەرجەمە جوولەرمایەکانی تەندروستی و ڤێتەنەریتیا جێبەجێکراوە. قایمقامیەتی سلێمانی پێیان ڕاگەیاندین ئەوان هیچ چاودێریکیان لەسەر ئەو دەستگێڕانە نییە کە خواردن لەسەر شقامەکان دروست دەکەن و دەیفرۆشن. بۆیە سەردانی شارەوانی سلێمانیمان کرد و لێمان پرسیم کە وای چێ چاودێرە بەسەر ئەو دەستگێڕانەیە کە لە شقامەکاندا کار دەکەن. هیچ یەکێک لەوانە ڕێنەمایەکی بڵێن مۆڵەتی نییە بۆی کارکردن دیارە دوای ئەوەی کەوا ڕێگە پێزایەکەیە کامە دیارە هەم لە سلێمانی لە هەولێر لە دووەکەمە هەیە لە دوای سەعات 3:30 لە ئەو هەندێک شەقام کە لەگەڵ زۆر جاگەڕەکانیش بێتەوە ئەو عەرەبانانەیە نەسەر ئەو شەقامە و کاری خۆیانەکەن دیارەمە وەکو مۆڵەتیان نییە بەڵام هۆیە لە دوای ئەو کاتۆ کە بۆیان دەستنیشانکراوە دوای سەعات لە هاوینانە لە دوای سەعات 5ەوەیە و لە ئەنجستانیشانە لە دوای سەعات 3:04ەوە کە نەسەر شەقامەکان و ئێمە ئەو کە باسم کرد ئەگەر بێت و پاک و خاوی نەپارێزێ یاخود بێتە ناوەڕاستی شەقامەکە داجیکە کاری یاسای نەکرێ و لەگەڵ ئەوەی کە هەندێک جاریش دەست بەسەر خواردنەکەشان. لە ماوەی مانگی ڕابردوودا 26,897 نەخۆش سەردانی بەشی فریاکەوتنی خێرایان کردووە لە نەخۆشخانەی شار لە سلێمانی کە ڕێژەی 160 ئەو نەخۆشانە بەهۆی خواردنی پیس و شاهرایی بوونەوە نەخۆشکەوتون. سەرباری هۆشداریەکان لە مەترسی خواردنی سەردانە پۆشرا و کەچی هاوڵاتیان دەستبەرداری نابن. لایەنە پەیوەندیدارەکانیش لەگەڵ بەردەوام باسکردنی زیانە تەندروستیەکانی داوای دوورەپەرێزی لەو زۆر خواردنانە دەکەن بەڵام هەر خۆیان ڕێگەپێدانیان بۆ کردوون. خۆشی سەیدا، میدیای سبەی، سلێمانی.